وەک بەشێکی گەورە لە پێکهاتەی دانیشتوان گەنجان و لاوان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی زۆرترین کێشەی دارایی و کۆمەڵایەتی و نەبوونی ژیانێکی شایستە بوونەتەوە. ئەندامێکی سکرتاریەتی سنتەری پەرەپێدانی لاوان دەڵێ جۆرێک لە لاوی بێ ئامانج هەیە، دەسەڵاتیش بەمەبەست سەرقاڵی بە گەورە نیشاندانیانە تاکو نیشانی بدات گەنجان بێکێشەن و لە خۆشیدان. کۆمەڵێکی وێزگە هەیە بۆ گەنج و لاوانمان بەخۆیان داپستنەوە بەرنامەی بۆ نمونە سەی ساڵی بۆ ئێستا کە 2025 ئێمە دەبینین لە شاشەکان لایانی دەسەڵاتدار وا پیشانە دەکە گەنجانمان سەرقاڵن بە کۆمەڵک هەڵپەرچێشت کە وا پیشانەدە گەنجانمان لە خۆشبەختیدانە دڵخۆشن لە هیچیان کەم نییە. بەڵام وێنێشتر هەیە کە کۆمەڵێک گەنج هەنا بێکارن ینی دەرچووی زان کۆنە بەڵام تاو کەسە کارێن نەرخسەوە. خاڵیشتر کۆمەڵی گەنجی ترمانی خاوەن پرۆژە پلانن. لە ساڵی نوێدا ئێمن ئاگدارم کۆمەڵی گەنجەنە کار و پرۆژێ باشیانەیە کەواتە گەنج و لاوانمان زۆ گرینگە سەری ساڵی زین یاخود ساری لەدایک بوونیان کۆمەڵی وێزگەی ترێ بە خۆیان داپستنەوە ئەوەی خاوەن فکرەکەی چاڵاکێک دەڵێ بێکاری گەنجان و بێباکی دەسەڵات لە ئاست نەبوونی پلانێکی شایستە بۆ ئەو توێژە گرفتی بەردەم ئەو توێژەیە. گەنجێڵێ من بۆ بخوێنم لە کاتێکە کەسێک کە زانکۆی تەواو کردووە دێ کرێکاری ئەکە وە کرێکاریەکەشی دەست ناکەوێت چکە لە هاتوونی لە کرێکاریەکەی چکە توانێت ئەوەی نییە. من ئێستا لە وەکوڵێ لە 15 ساڵی وەچم بۆ کرێکاری و کرێکارێکی باشتر و لێ هاتووترم ینی لێ دروستە بێ بۆ نەچم کرێکاری نەکەم. ینی ئەمە وەکڵی تەسیرە کاتە سێر بیر و فکری ئەم گەنجانە ئێتر لێرە ینی خۆی شتەکە دروستە بێت کە ئایا تۆ گەنجێکی بەتوانە و لێ هاتوو دروستەکەیت یاخود ئەوە گەنجێک نا گەنجێک دروستەکەی کە تەنها وەکوڵێ ئەوەندە گیر و گرفت و خەمی زۆر بێ هەر خەریکی ئەوە بێ بچێ بۆ نادیەکان و بچێ بۆ تووشی کۆمەڵە گیر و گرفتی تر بێ. لە هەرێمی کوردستان بەهۆی بێباکی دەسەڵات و بێ بەرنامەی لە دابینکردنی هەلی کار و دامەزراندن ڕەخساندنی ژیانێکی شایستە و بەشداری پێنەکردن لە بڕیار زۆرێک لە گەنجان کۆچکردنیان بەرەودرەوە لە بەرچاو گرتووە. ئەمەش جگە لە سپاردنی خۆیان بە چارەنووسێکی نادیار و هەندێک جاریش خنکان لە دەریادا مەترسیش لەسەر داهاتووی گەشە سەندنی هەرێم دروست دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.